خاڵخاڵان کتێبەکەی گۆتیەکانی هێناوە و چاویلکەی شێخ بزیێنی لە چاو کردووە و بە قەڵەمی ناوشوان مێژوو ئەنووسێتەوە. مێژوویەک هەمووی کورد، مێژوویەک هەمووی کەرکووک، کەرکووک و کوردستان و کەرکووک و کورد. خاڵخاڵان ئێستا چە بچێک تیشکە و شەوانە خۆی ئاڵێنێ لە ڕووناکی باوە گوڕگوڕ و بەیەکەوە قەسیدەیەک بۆ ژیان ئەڵێن قەسیدەی کورد. ئێستا بەفرانبارە من و باوە گوڕگوڕ داگیرساوین و بەیەکەوە پریشکی ڕووناکی ئەهاوین. ئێستا ناوشوان بۆتە مەملەکەتی باڵندەکانی مێژوو، بۆتە وڵاتی پێشمەرگە و قەت لە یەکجیاک نابنەوە. بینێرە بەڕێز خۆشەویستەکان، ئێمە لە ناو شوانی کێشکین یان شوانی کۆشک لە باکووری خۆرهەڵاتی کەرکووکی کوردستان و کوردستان و کوردستان. ئەچینە ئاوایی هۆمەرمەنان لە بناری خاڵخاڵان. لەوێ دەواازەکان لە کەرکووکەکەینەوە و کەرکووکەین لای خۆمان و باوە گوڕگوڕیش ئەکەین بە چرا و مێژوو نووسینەوە. ئەگەرەوە ئامادەن فەرمون بابچین بۆ هۆمەرمەنان لە ناحیە ڕێدار لە کەرکووکی کوردستان لە بناری خاڵخاڵان. ئێمە ئامادەی. ناوچەی شوانی کوردەواری لە باکووری خۆرهەڵاتی کەرکووکی کوردستانە. لە ساڵی 450 کۆچی هەتا 751 کۆچی واتە 3 سەدەی تەواو دەوڵەتێکی بەهێزیان هەبووە و لە کەناری کەندا و هەتا شیرازیان حکم کردو و پایتەختەکەیان دار ئامانی بناری چیای ئێک بووە. لە دوای ئەوانە دوژمنان و داگیرکەرانی کوردستان پەرتەوازەیان کردوون. هەندێک لە هۆزی شوان هاتوونەتە کەرکووک و گوندێکیان بە پایتەختی لە قەی کەرکووک بە هەمان ناوی پایتەختەکان بە ناوی دارەمان دروست کردو و 130 گوند لە خۆ ئەگرێ. لە شۆهانی هۆزی کوردی پشکۆوە هاتوون و بەشێکن لە ئێڵی گەورەی کورد ئێڵی لوڕ لە لوڕستان ژیاون. سپایزەری ڕۆژهەڵاتناس لە کتێبی ئەقوام مێزۆپۆتامیا نووسیوێتی خێڵی شوان بەشێکن لە شوکاک یەکێتیەکی کوردانیان پێکێناوە لە نێوان هۆزەکانی شوکاک و شوان و شاوەڵی و موکری و بۆتان و شکەفتی. شوان و بیبانی و داوێ یەک بنەماڵە بوون و یەک بەرەباب بوون. لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتوونەتە باشووری کوردستانەکەی خۆیان و بەشێکیان لە باکووری خۆرهەڵاتی کەرکووک نیشتەجێ بوون. بەشێکی دیکان لە نزیک شارۆچکەی پردەی کورد، بەشەکەی تریان لە باشووری کەرکووک. خاکی شوان دوو بەشە، شوانی کۆشک یان کێشک لەگەڵ شوانی سەرخاسە و لەم تیرە و خێڵانە پێکدێن تاژەوەندی و ڕەشەوەندی و تیرەی ورام. شوانی کۆشک شێوەزاری فەیلی لوڕی خانەقینی واتە کرمانجی باشوور بە و شێوەزارە ئەدوێن و جوگرافیای دیالەکتیکیان ناوچەکانی لوڕستان و کرماشان و دینەوەر و سونگر و مەنەلی و بەدرە و چەزان و خانەقی نەگرێتەوە. شێوازی شوانی کێشک لە باشوور و ڕۆژئاوای چەمی شیوە سوور دەست پێکات دەکەلی ئیسماعیل بەگی لەگەڵ بانشوان کۆتایی دێ. لە ساڵی 1970 ناحەیەک هەر بە ناوی هۆزی شوانەوە لە گوندی ڕێدار دروست ئەکەن بە ناوی ناحەیەی شوان. کوێخاکەی خودا ڕەجەب عەلی حەسەن یەکەم بەڕێوەبەر بووە. ئاوایی ئۆمەرمەنان یەکێک لە ئاوایەکانی ناحەیەی شوان ڕێدار. مێژووکە گەڕێتەوە بۆ سەردەمی شاری ئارابخا و ناوچەی سەربازی گۆتیەکان بووە. ئەڵێن پیرەمەگرون و ئۆمەرمەنان دوو برابوون. لە تەک خوشکێکیان کە ناوی خاڵخاز بۆ کە ئێستا بۆتە خاڵخاڵان لەو ناوچەی هەمەدان واتە هەکباتانی پایتەختی مادەکانەوە هاتوون. پیرەمەگرون ئێستا چیایەکی بەناوەیە و خاڵخاز چیای خاڵخاڵان و پیر ئۆمەرمەنان لەم ئاوایی سەرشی و ئەمری خوای بەجێهێناوە مەرقەدی هەیە ئێستا.
مەلاقادر یەکێکە لە پیاو ماوقوڵانی ئاوایی هۆمەر مەنان. ئێمە ئەچینە خزمەتی کلێل قەومەکانی دانیشت بوون. پاش سڵاو لە حازری لە مەلاقادرم پرسی. جاران خەڵکە هاتە سەری طبعا هۆمەرمەندان جاران مەزارگا بوو سەیرانگا بوو لەوێ ئەدەهاتن سوار بازی ئەکرا و نیشان شکێنی دەکرا و بەڵێ بە زۆری زۆر دەکرا منتیقەی قراسێ و کە دەهات منتیقەی شوانە هات شێخ بزەینی دەهات لە زوکرت لە کۆی ئەو سوارانە کێبوون ئەگەر ناوت بە قورئان من ئەوانەی کە بیستی بێتم بێنزانم کاتی خۆی باپیر ئەمە مار باپیر مەشۆخ ئامڕش باوک دایکمە باسییانە کرد برای ماغای کانی هەنجیر دەهات ئەوانەی ترداهاتن هەموو زۆر کەس نیشان شکێن بڵێ هەموو ئەو سەردەمانە هەمووی بە کاو سەڵتەی کوردەوە بەڵێ زۆر خۆشبیانێ باسییانە کرد ئێمە منداڕوی ناوکاتە نازانێن بەڵام کە باسییانە کرد ینی خۆی لە خۆیدا جەژنێکی زۆر گەورە بوو دەکرا حەفلەیەک دەکرا چەند وڵات لەم مەملەکەتی کەرکووک و گەرمیانە کۆنن بە قورآن ئێستا ئێمە وەکو لێرە کە دەڵێن بیبانی کۆنا پردێ کۆنا کەرکووک کۆنا ئۆمەرمەندان ئەمانە لە باو باپیرانمان ئەوە هاتووە ئێمە ئەمانە کۆن بوونە کە ئێمە هاتوون تێدە بەس ئەوانە هەبوون نەبووە چۆن بوو ئەڵێن 300 ساڵی بەر لە ئێستا دوو برای کورد هاتوونەتە ئێرە کێوکێ بوو بەڵێ تەمان ئەوە ئێمە ئەمە تەمان لە بۆ باپیرانە بۆمان وتراوە یەکیان ئێمە کە مەحموودلین ئەوان تریش مەستان عەلی پێلێن هاتوونە تێرە ئەم دەیان ئاوەدان کردووە کات ئاوەدانیان کردووەتەوە بە خۆیان تیا ژیا بەڵێ بەریان خستوەتەوە ئێستا چەند قەومی تایە چەند تایفەی قورآن ئێستا تقریبا بۆتە حەوت تایفە تایفەکان کێوکێ تایفەکان ئێستا لێک جیا بۆتنەوە هەندێکیان ئێستا بۆتنە مەحمودالی و هەندێکیان بۆتن چۆقراوی ئەمانە هەر تایفەیەکیان بۆت محمود هەیە محمودیە چۆخا هەیە ئێوە لە کامیان ئەمە چۆخاکانی چۆخاکان وانە باشە شێخ هەیە بەڵێ شێخەکان ئەمانە لەکوێ هاتوون ئەوانە شێخەکانش ئەمانە تەبەن ئەم شێخەکانیش کاتی خۆی کە وای کە مێژوەکان باسییان کردو ئەمانیش لای مووسڵەوە هاتوونە لای مووسڵەوە ئەوانەش تێگەیشت مستەفالیتان هەیە و مەستانیتان هەیە ئەی هەلاجی جوڵایی ئەم هەلاجانە زۆر لە مێژانین تقریبا لە زمانی باپیرەم و ئەوها لە کاتی خۆی هاتوون لەم ناوە هەلاجیان کردووە و لا کێش و نازانم کوڕەبار و ئەو لە باد و ئەوانەیە کردوم جوانش تەبعاً ئەسلیان لای مەتیقەی خراپە و ئەو ناوەیە ئەو مەتیقە خراپەی چۆ خراپەی بەری کۆی خۆی بەڵێ هاتوونەتە ئێرە ناحیە ئاشتی پێڵێن ئەی هینەکان بڵێن جۆڵاکانیش وەڵڵاهی تقریبا ئەوانش هەر بەقەدەر ئەوانیش لێرە ئەو زمانات خۆیان ئەسلیان کەرکوچین کوردی کەرکووکن هاتوونەتە ئێرە لێرە جۆڵایان کرد من بیستم مەلاقادر ئەڵێن هۆمەر مەنان سەرڕێی کاروانسەرا بووە لە ڕانی و قەڵات بەڵێ ئێران و قافڵە هاتوون لەکوێ پەڕیونەتەوە ڕۆیش بەڵێ تەمان ئەمانە هاتوونە حەزەکەم نەختێک لەسەر مەدماش حەزەکەی بۆ قسە بکەم هۆمەرمەندان خۆی کاتی خۆی باو باپیران مەتەبان وەمانیان جێڕاوەتەوە کاتی خۆی لە بەری کۆیەوە هاتووەتە سەر زیەکەی تەقتەق بڵین لێ ویستویە بپەڕێتر کات خۆی بە ئەسب سواری بووە ئافرەتێک دەڵێن پیرەژینێک گوتوێتی بمپەڕێنە ناتوانم اختیارەوەی تر کردوێتە پشتمانەکەی ناو لە ناوزەیەکە خەنجەرێکی لێداو لە پشتەوە کە هاتووە لێ تر بریندار باتۆ لێ وفاتی کردو ئەمجا ئەوە ڕێگای کەرکووک کەواتە لێرە خەڵک بڵێن یێشتر و کەروبار ئۆمانە لە ئێران و قەڵاتزی ئۆمانەوە باریان هێنەوە بریانە بۆ کەرکووک لەوێشەوە عینە شتیان کاکشان ئەمە تقریبا ئەمە زۆر کۆن نییە ینی قافرەی کۆی و ڕانیە و قەڕادزێ وتر لێوە دەڕۆی بۆ ئێران و کۆی چونکە لە بەرەوەی کۆی ئەو کاتە جێیت و جارێکی بە قەوەت بوو کۆیە باشە ئەم شیوە سوورە شیوە سوور لە کۆ بێت ئاوەقڕان شیوە سوور سەرگەی وا لە ماسقەلانە لە ماسقەلان ماسقەلان لای خاڵخاڵی وتمان بەنداویشان کردووە بەنداوێکی زۆر چاک و دەستیان خۆش بێ زۆر ینی ئەم منتیقەی ئاوادان کردو زۆر شتێکی باشە زۆر بگەڕێنەوە سەر کۆنی ئۆمەر مەنان لێرە شوێنی ئاسەواری کۆن هەیە
فەرمووت بە قورآن ئاسەواری کۆن ئێستا عردێکمان هەیە هەڵمان خەندەوەکو قەبرە دەرەچێت چەند جیان جەماعەتینەکەن ئاسەواری زۆر جێ دەرەچێت کەواتە سەردەمی ساسانەکان لێرە ژیان ڕنگ بێ ئەو هابێ و سەردەمی گۆتیەکانیش لێرە ژیان چونکە جەناب دەفەرمی ئێرە لەگەڵ کەرکووک و وارە باو باپیرانمان ئێمە خۆمان لە خۆمانە نایێت بەڵێ ڕاستە زۆر ڕاستە باشە جگە لەوە ئەڵێن قەبرستانی گەورەتان هەیە کاکە برام ئێمە قەبرستانێکمانەیە بەس هینی منار ئێستا بچی تەمەشایکە دوورە دەرەست تەمەشامانە کرد ینی ماشەڵڵا جێ تەغاری زیاتر بەس هین مناڵی نابلوغ لەوێ ناشتراوەتەوە بوو مناڵیان لە گەورە ئەو خەڵە لێوە ئەو مەرقەدی ئەو مەرمەندانە ئەلاساس جێیەکی مبارەکترە و سید بۆ لێەوە کاتی خۆی کاکە زۆر خەڵگا هاتە سەرێ و زۆر خۆتەزانی کاتی خۆی لەبەرەوە گەورەکانیان لەساز نەختێک تاوانی هەیە و احتمالە نەختێک ئەوانە بەپولەن و زۆر ڕاستەکەی زۆر ڕاست ئەڵێن دوو ئاوایی لە هۆمەرمەنان جیابوونەتەوە وڵی ئەوانەی کە جیابۆتنەوە خدرلین هەمووشیانین ئەوانە هەر یەکەم بەستە تەمەشاکەی براکەی لە ئاوایی سەرەوەیە چەند ئاوایی ناڕوجە و کوێیە ناڕۆجە و ئۆمەرمەندانش بەڵێ ناڕۆژەش لێمە جیابێتەوە ناڕۆژە لێەوە بەسەرش لێمە بەسەرش لێەوە قسانە تەوانەوانم بەڵێ بەڵێ ئەمانەوەی هەموو ئێوە کە زووکاری پێم وابێ کاخالیدی خۆمان خالی شوانی خەڵکی ناڕۆژەیە قەومی ئێوە ئەوانیان باشە ئەو جابێنە سەر عوسمانلیەکان هاتوونەتە ئەم مەملەکەتانەکە لەگەڵ ئینگلیزا شەڕیان بووە هاتوون سەفەربەلەکیان کردووە ڕاستە باش هاتوون ئەم داوە شیشیان پێ بووم بایع بە دوای هیناگەڕاون چاڵە گەنم من نایچێک لەو شتانە بۆتی دەجێڕم ئەوانە باپیرە بەڕەحمەت بێ باسیە کرد گوتی هەنجێرە هەنجێری وشکەمانە بۆ هەنجێری وشکەمان شاردبوو لە ترس تورکەکان ئەیان بەرتەچیان دەستکەوتە دز و جەردە گوتی هەرچیان دەستکەوتیان گوتی ئێوارەی دوانسییانیاندا بۆ من شەو نانێ بدەمە ئێوارە گوتی ئێوارە هاتنەوە هەمووی ڕستە هەنجیر لە ملیان بوو گوتی مامە چییە گوتی وڵا لەو دەشتە دویمانتۆ فەردێکە بۆمان ناتوانێت چین دێنیت گوتیەوە هەنجیر من بوو گوتی خۆشم نەختێ بێت من هار بووم هێشتا وڵا گوتی زەلامێکم مرد جێگەڕوز دەزیم گوتی دەزیم شەو شاردمەوە تا بەخوا گوتی مێگەلێ مەڕێما ئەلێرە ئەلم جێ مێگەلێ مەڕمیان برد گوتی حتا مەزیخە برزمانیان لەوێ عریف وەوە کاتە نازم چیان پێ باش تاوش گوتی برد میلای مەسوول گوتی ئەم کابرای مەڕ گوتی هەڵسا بۆ ژانی نیشتە سەری گوتی تو چتەماحێکرد لە عێراقماوەسا ئەم مەڕێ ئەم کابرا گوتی مێگەلێ مەڕمەوە بردیان کە بە سەر شۆڕی شکان لەگەڵ ئینگلیزەکانە تفەنگەی خوارە فرۆشتۆ بە دوو کوێرە مێگەلێ مەڕی باپیرەمیان برد بەخوازەکەی باشە لێرەوە خەڵک کاتی خۆی توربێل کەم بووە لێرە خەڵک بە کەروبار ئەچون بۆ کەرکووک ئەمە ڕۆنی کوردی ئەمە شتێکمان ئێمە تقریبان هەمان بوو هەنجیرمان هەبوو ترێمان هەبوو هەنارمان هەبوو بە قورآن ئێمە ئەزانی چۆنە ئێمە کاتی خۆی هەمووی دەچوو بۆ لای خان خوڕماکان دوایی چون بۆ حەسیرەکە دوایی چوونە حەسیرەکە و خان خوڕما لێک دوورنی نەکتێک بەدەم یەکەوە لەوێ شتیان ئەفرۆش ئاخۆ بە چەند گەیشت بە قورآن ئێمە تقریبا خۆمان بەپانە ڕۆشن بەس باوکم گوتی بەیانی دەڕۆشتنی وارە دەگەڕینەوە ماڕدا آخر لە کوێ ڕۆشتن ئامە لێرە دەچوونە شیوە سوور لەوە دەچین ناڕجە و لە حاجەردە و سمایل بەجی و لە سمایل بەجی دەچین ڕێدار و بەخوای ڕێدارمان نەدەگەن ڕۆیشتن بەو دۆری هینەوە دەڕۆیشتن بۆ لای بیبانی و میبانی و کڵە هی نازم دەکانی سەلەفکرم نییە باشە باشە خۆ ئەو سەردەمانە عەرەبیتیانە بۆ کەرکووک بە قورآن من باپیرم من ئەم قسانە هەمووی بۆ مێژوو دەیکەم خواوەکی لە ئەمە قسانە خۆم باپیرم باوکم باچکار نەک باپیرم دەیگوت هەندێک عەرەب هەبوون لەوێ گامێشەوان بوون ئەم هینەکان بوون حەدیدیەکان گامێشەوان بوون تەنایەخە نەبوو عەرەب باش تۆ مامۆسای ئاینیت ئێستا کەرکووک داگیر کراوە هەمووی عەرەب هاتووە نوێژیان قوبوڵە بە قورآن ئەگەر بێتە سەر دین و بە مەسەلەی ئاینیەوە قسەم کەی ناوەڵڵاهی داگیرکردن لە کتێبی مروج ذهب کە ئەلمەسعودی نووسیوێتی لە ساڵی 1950 زاینی مردووە نووسیوێتی شوان لە خاکی نێوان دینەوەر و هەمادان ئەژین و لە وڵاتی ئیلامیش زۆرن هۆزی شوانی کەرکووک و خانەقین یەک هۆزن ژن لەناو ئەم هۆزە ڕۆڵی گەورەی ژیانیان بینیوە کۆخا نەرگس شێرەژنێکی شوانیە
سوارچاک و تفەنگچی و بوێر بووە و کاروباری هۆزەکەی بەڕێوە بردو و لە گەڵ ئەمانەشدا لە شەڕ و پێکدادانەکاندا سەرکردایەتی لەشکری شوانی کردووە دژ بە دوژمنەکانیان. زۆربەی کار و فرمانەکانی ماڵداری و بێری و شان بەشانی پیا و ژنان کشتتوکاڵیان کردو و فەلاحەت و مەرداریان کردو و سەپان و شوان و گاوانیان سپێدان زوو خورجی خواردن و توێشەبەرە و تەداروشی دروێریان ئامادە کردو و میوان دۆست و داوێن پاک بوون لە پرسە و ماتەمینە دەستەوا و هاوکار بوون تەونچی بوون ڕایەخ و لبا و هەتا ڕەشماڵیشان دروست کردووە بۆ گەرمێر و کوێستان لێرە لە ئۆمەرمەنان سپێدان زوو تەنوریان گەرم کردو و نانیان بە گەرمی بۆ شوان و جوتیار و گاوان و درەوان واتە درەوچی ئامادە کردووە مەشکیان ژەندۆ و هیزەیان پڕ لە ڕۆنی کوردی کردووە کوپە و شەربە و کوونە و تەنوریان لە قوڕ دروست کردووە لە پاییزشام ساوەڕ کوڵان و داندۆک واتە ترخێنە و گەنمە کوتا و بڕوش و هەرشتەیان ئامادە کردو بۆ زوسان کەنویان پڕ لە ئارد کردووە کەشک و دۆینیان حازر کردووە ئەوجام هەنجیریان وشک کردوتەوە لەگەڵ لەتکە تەماتە و ئەو تەماتە و قەرە خەرمان و مێوژیان ئامادە کردووە گاوان بەیانیان زوو هاواری کردووە لە ئاواییەکە و توێتی گایل بەردان ژن لە هەر ماڵێکی خۆی گایلی خۆی خسۆتە ناو گایلی ئاواییەوە لێرە هەندێ نەریتی کوردەواری هەبووە وەک سێبەگایی و گەورە بە بچووک و ژن بە ژن کە ئێستا نەماوە تاتە شوشەی ئاوایی ئۆمەرمەنان باسی لەو ڕۆژانە ئەکرد لە قەی تەنورەکەی خۆی دانیشت و لەگەڵ هەڤاڵ عەبدولخالق و بڕێ لە قەومەکەی خۆی خۆم گەیاندێ و ڕوخسەتم لێ خواستن و بە تاتە شوشەموت تاتە شوشە جاران لە ئاوایی ئۆمەرمەنان سێبەگایی هەبوو سێبەگایی چییە؟ سێبەگایی سێ ژنیانەدا بە یەکتریانی بەس سێژن ئەبوو بە سێمان ئەو ژن بەژنی لە بەس سێبەگاییان پێ سێبەگایان پێ جاران هینیش هەبوو بڵێن شیربایی هەبوو شیربایی چی بوو؟ شیربایەوە کچەکەیان نادا بەشوو پارەکەی ئەمەرگە بۆ شیربای پارەکە بۆ کچەکە بوو یا بۆ هەبوو خواردەوە بژ بۆ کچەکە بوو ئەیدا بە جیهازی ئەمانە باشە گەورە بە بچکە هەبوو بەڵێ ئەمە چییە؟ گەورە بە گچکەش یاری کچێک گچکیان لە جیاتیان گەورەیادا هەتا ئەوە گەورە بوو دوای ئەوە شیانەدا ئەین ئەوە بۆ گەورە بەژنیشە بوو بەڵێ تۆ کامیانی من گەورە بە گچکەکەم یعنی بچووک بووی تۆ؟ نە گچکەکەیان لە جیاتی مندا شووی کردو ئەو ناوەڵە دواییاندا باشە لێرە ئەگەر بۆتیان جێڕابێتەوە یان بیرت بێ جوورکردن بە هێستر و گا و کەر و ئەمانە بوو بەڵێ وڵای من ئەوەم نەدیوە بڵێن بەسا خۆت بیستوتە بەس بیستم وانە ئەی باشە نیر و ئامور و گاز مشتیان لەکێ پیا کرد والله ئەوەش دیارە هەبوو ماڵێ هەیە بوو ماڵەکان دیکەشە چونیان هێنا ئەو لێرەش خەڵک هەبوو وەستا هەبوو ئەی کرد ئەوە نیر و ئامور و ئەوە دەستە دووە و ئەوە مەساسی ئەوانیان دروستە کرد بەڵێ هەبوو زەلام هە بۆی زانەی کردە باشە لێرە ژن هەبوو تەونوشت بکە بەڵێ ئەوەم دیوە ئەوە کێ بوو خۆم نەم کردەوە بە زۆرا هیچێکیان خەسۆکەی منەی کرد ناوی چی بناوە ئایشە ماوە ناوەڵ دەڵێ سەر ڕەحمە لە سەر ڕەحمەتی لێ بمرد چی دروستە کرد چی قیانە کرد و تەونیانە کرد ئەوانم دیو ئەوانە دیوە بەڵێ باشە جاران لێرە ئەگەرێکێک لە پرسە زای چیە؟ تەعزێ بە های ڕەحمە لە باو کرد پرسە هەبووە لێرە ئیتر خەڵکی ئاوایەکە هەمووی هاتن بە هەرەوە زیان با بڵێن دەستەواییانەکە ئاشیانە کرد ماڵەکە ماڵی تازێکە ئاشێ کرد خەڵکەکە وەک ئەو تازەیە ئاشێ کرد خەڵکەکە ئاشێ کرد ئەم گەڕەکە سەری بوو ئێوارە لە ئاوایەکانی ترشۆ خەڵکە هاتن لێرە نانیانە خوارد و بەڵێ ئەوەی میێوان بووە ئەمە کولتورێکی جوان بووە ئەمە شێواز و دابنێریتێکی زۆر جوان بووە باشە جگەریان ئەدا بە خەڵک جگەری قامیش و ئەمانە لە تازەکانە بەڵێ ئەوەشم دیوە جگەرە و چاو وەنیا باشە لێرە گاوان هەبوو بەیانیان کە ئاهاتە دەرەوە هاواریە کرد بەڵێ هاوارێک کرد ئەیوت گایل بەردان وانە بوو باشە ئەی خەڵک دوایی چۆنی ترگاکانی ئیتر هەر کەس دەماڵ خۆی مانگاکە ئەیب نەبێ برد بۆ هێن بۆ لای گاوانەکە نازانی بە چەند بوو بە پارە بوو بە نان بوو والله جارها هەبوو بە پارە بوو جارە هەبوو ماڵی نانێکیانەدا ئەوەم دیوە ئەوە گاوانەکە ئەدای دەست ئەوە باشە
کوپە و شەربە هەبوو جاران ئەوانە هەتا ئەم ساڵانەش دوایشە بوو هەم دیوە ئێوە لە سەربانە خەوتن وانە بەێ لە سەربان وابزان بە خشت هینەکان دروستە کرد ئاوا بڵێ پەرژینە بەڵێ کولەیان پێگودا کولیان پێوە بەڵێ لە تاو مێشو لە کولیانەدا بەخۆ کولەیەکشیاندا بەسەر کولەکە بڵێ شەربیانە بدە سەرەوە بەڵێ ئاو بێجگە لە شەربە و کوپە ئاوی سار دەکرد چیتر ئاوی سار دەکرد کوونە بوو چی بوو کوندەیان پێگودا ئەوە لەسەر چی دایانەنا لەسەر کوندەڵانێدایانە ناو ئەو کوندی سار دێکرد جا بەڵێ باشە ئەو دەمانە پیا و درێویە کرد بەڵێ ئەیژن ئیشی بوو ژنش چوومەڵەوەکەی نایە و تێلە چێشیان پێگودا تێلە کێشان پێ بەڵێ ئەی خستە سەر مەڵۆوانە بەڵێ سەر خەرمان باشە لەسەر قامیژە خەوتن شەوان قامیژیان هەبوو تەروارەیە کرد هەبووش لەسەر خانێ خۆ چی پێڵنەوە تەروارە تەرواڵە بەڵێ یا کەرەواڵە کامیان ڕایماڵێن تەروارە نازە تەرواڵە ساوەڕانە کوڵان بەڵێ منجڵی گەورە گەورە بۆچی وچی ساوەرەکە بۆچی وچی بوو هەر بۆ ساوەر بوو ساوەر و بڕێش و داندۆکوە داندۆک داندۆکشیان پێ کرد داندۆک ینی ترخێنە ئێمەڵێن داندۆک داندۆکیشان پێ کرد ئەی بەچی هینەکەیتان لێ کردەوە بڵێن ئەتان کوتا ساوەرەکە ئەو کاتە وڵات یعنی زوو چار هەبوویان کوتا بەس بەم دوایان بردەمە چی زوو شاڵەکە بەچی لیانەدایان بەبەرد بەردە جۆنی آخر لەسەر شاخی قوم ساڵێکیانە کردو وانە ساوەرەکە تێکرد و بە بەردێک لیانەدا بەڵێ باشە زستانان سۆپایدار هەبوو بەڵێ لەکوێدانە ناز لە ناهۆدەکەدان هەر تا ئەم ساڵانی ئێستا شێ لەو بەرە لەو خانێ و بەر چوم سێرم کرد کاگام خاڵق بێکە چوی سێرمان کرد ئەی دارتان لەکوێرە دار زۆر بوو لەو شیوانێنێن شیوە سوور لە هەموو شیوێ هەبوو دار زۆرە وەریە باشە ئەی مەقاڵی قوڕ مەقالە کوڕ ئێستا شەیە لە هەندێمە ئەوە چی پێ کرد ئەوەش ئاشیان لەبانێ کرد باشە لەبارە کرد بەڵێ باشە سەرمانەکانتان دایمە ئەو کاتانە قوڕ بوو بەڵێ کە باران ئەباری دڵۆ پێ کرد بەڵێ باگردێنتانە بردەبانەوە بەڵێ باگردێنی بەرد بوو یان هیدار هیندار هەبوو هین بەردشە بوو بم دوای چی گەڕاتان وڵات زەلامە تو لە هینێ کرد بەس لا ئێمە گەلێوانە نەبوو لاوگە و دیانە ئەو ژورانە بۆ وڵا هەر نازەم وڵا لێرە کەلیل لێرە گەرە هەموو ماڵێک سەرتەنووری کێ وایە بەڵێ ئەوە تەنووری خۆ دروست کرد بەڵێ نانی پێکەی دوێنێ پێمان کرد بەس وڵا ئەمڕۆ خۆت ناوتەوە بەڵێ تەنوورەکە ناوتەوە ئاوایی ئۆمەرمنانی بناری چای خاڵخاڵان لە ساڵی 1963 حرەس قەومیە تاوانبارەکانی عەرەب پەلاماری ئەدەن و پاش ئەوەی تاڵان و بڕۆیان کردوون کەریان دزیوە هێلکەی ژێر مریشکی کڕکەوتوو بە یەکەوە تاڵانیان کردوون خەلەی ئەو ساڵیان لێ دزیون دواتر ئاوایەکان سووتاندو و جوتیارەکانیان بە برسێتی و بێماڵ و حاڵ لەو هەردانە بەجێهێشتووە بەڵام جوتیاری کورد ئەبەت قەت کۆڵی نەدا و کۆڵیش نادا خانوبەریان دروست کردوتەوە بە هەرەوەز و زبارە و دەستەوایی ژیانیان جارێکی دیکە بە بەرگی ئاوایی ئۆمەرمەنانە کردوتەوە لە ساڵ 1974 جارێکی دیکە جێیشی عێراقی بەعسی پەلاماری داون نیشتیمانە بچووکەکان وێران کردو و دوو برا بە ناوی قاسم و کەریم شەهید کردووە و خۆیان بە پاڵەوانی ئومەی عەرەبی زانی و ڕۆیشتون لە نێوانی ساڵانی 1970 بۆ ساڵی 1970 دەیان جار ئاوایی ئۆمەرمەنان چۆڵ کرا و بۆمباران و تۆپباران کرا و وڵاتەکان وێران کردووە هەتا مانگی شەشی 1970 کە دوایین جارە و لێرە مێژوو ئەوەستێ ژیانیش لە ئۆمەرمەنان وەستا ئۆمەرمەنان کەرتی کشت و کاڵی ژمارە 64 لە بناری چای خاڵخاڵانە کە 800 مەتر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە 9500 دووەنم پاوان و لە وەرگا و شاخەڵانیان هەیە لەگەڵ 3550 دووەنم زەوی شیاوی کشت و کاڵ کە تێکڕای ئەم ژمارەیە تاپۆیە 80 دووەنم باخ و باخاتیان هەیە
ئەم ئاوایەیەکە لەو ئاوایانەی کە کارێزی زۆرە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە کارێز کەندیان هێناوە بە شێوەی بیر لە دوای بیر کارێزیان لێداوە لە قوڕە بەرازەی بنار وڵاتی کۆیش وەستا بایزێک بۆ هەزار ڕەحمەتی لێبێ کارێزی لێداوە لە ساڵی 1962 قوتابخانەی تیاکراوەتەوە دوو مامۆستای کوردی بە ئەمەک مامۆستا نادر و مامۆستا سولاح یەکەم مامۆستای ئاوایی بوون لە ئۆمەرمەنان وەستای دروستکردنی کوڵەباڵ و فەرەنجی و لبا و ڕایەخیان بووە لەوانە عەزیزی هەلاج و وەستا حەوێز و وەستا حەسەن و وەستا حەمە و وەستا محەمەد بەر لە ئەنفالە بەدناوەکانی عەرەب کە بەسەر کوردیان ئاهێنا ئەم گوندە واتە ئۆمەرمەنان 84 ماڵ بوون جگە لە ژمارەیەک لە ماڵی ڕاکردووی سەربازی کە لە ناو کوردەواریە بە فیرار بەناوبانگە و هەندێک لە ماڵە پێشمەرگەش هەر لەوێ بووە ئەم ئاواییە ئەو کات بەر لە ئەنفال 18 مێگەل لەمەڕ و 200 مانگای تیابۆ لە ئێستادا واتە لە ئێستای ئازادی کوردستاندا 8 مێگە لە مەڕیان هەیە و ساڵانە بە 1000 تەن گەنم و جۆ زیاتر بەشداری لە ئاسایشی خۆراکی وڵاتی کوردەواری ئەکەن خاوەنی 25 شەهید و ئەنفال کراون محسین ئەنجومەنی ئاواییە لە تەک بڕێ لە هاوماڵەکانی دانیشت بوون هەرچەندە سەرما و ڕەشەبا و ساردێکی زۆر بوو چوومە لایەن منیش وەک خەڵکی ئاوایی چوومە خزمەتیان و سەرەتا لە محسینم پرسی هۆمەرەمان کردی کشتتوکاڵی ژمارە چەندە 64 چەند دۆنم تاپۆتان هەیە دۆنم زەوی تاپۆ تقریبا 3500 دۆلم تاپۆمان هەیە 3550 3550 بەڵێ دۆنمتان هەیە دۆلمانەیە تاپۆیە باشە چەند دۆنم لە وەرگا و پاوانتان هەیە تقریبا 9500 باشە شکول باشە بێکەڵکە بۆیە زۆرە بێکەڵک نییە بێکەڵک نییە قەت بێکەڵک نابێت باخ و باخات چەند دۆنمتان هەیە باخ و باخات 80 دۆلم باخی هەنجیر و هەنار و شتیشی تایە بەڵام زۆرینەی هەنجیرە کاکە ماسن لێرە کۆمەڵێک کارێز هەیە کارێز بەڵێ ئەم کارێزانە بۆ نمونە کارێزیەوە تا هین هەیە قەمیش دەناو هەیە مراد باخی هەیە ئاشو بازەڵان هەیە ئاوە گوڵ و نسار و سنوور و نازەمتی ئەمانە هەیە ئەمانە خەڵک هەڵیکەنون بەرەگشتی خەڵکەڵی کارێزکەن هەبووە کارێسەڵکەن هەبووە لەکوێ هاتووە کارێسەڵکە وڵی بە فکری من نیە بەڵام ئەڵێن لە ئێرانەوە هاتووە لە کوردستانی ئێرانەوە ڕۆژهڵاتەوە پیاوەکە بۆ ناوی وەستانەورۆز بوو بەڵێ وەستانەورۆز هاتووە بۆ ئێرە ئێمە ناویمان بیستووە دەیژێرنەوە وەستانەورۆز لێرە ئیشی کارێزی دەکرد کارێزی هەڵدا باشە ئەی لە ناو خۆشمانە لێرە پیاوەکە بووە ئەویش کارێزی هەڵکەنەوە بەڵکی ئەم مەملەکەتە بۆ مەملەکەتی ئەم ناوە بەڵێ ئەوە چیە بووە ئەوڵ هەناوەکەیم لە فکر چووە وەستابایس بەڵێ وەستابایس لێرە خەڵکی قوڕەبەرازەی بناری کوێ بەڵێ خەڵکی قوڕەبەرازی کوێ باشە شێوازی هەڵکردنەکەی چۆنە شێوازی هەڵکردنەکەی تقریبا کارێزی وایە بەکەی خۆت بە پێ بەناوێ دەڕووی پانیەکەشی نیومەتر دەبێت ئەڵێن بیر بەڵێ مسافەی تقریبا 50 مەتر و بیرێکیان لێداوە بیرەکەش لە خوارەوە دەستی پێکردو لێداوە بۆ سەرێ دەبەر لە سەرێ نەیزانانی ئەو بیرە لە قورایی دەمەتر خۆڵ و مەڵوشتەی لێ وەرگرتووان ئەوە هین هەبوو بەدار درستیانەکە چرخمان پێی دەوت بەڵێ کابرا لەسەرەوە ئەوەی کە زەخیرەکەی ڕادەکێشە دەولیکی پێستە بۆ بە پێستی حیوان درستیان کردووە بۆ ڕایەندەشە ئەو کاتە حەبلیش نەبوو گوریز بووە باشە هیوا هەیە حەوت بیری بۆ کراوە بەڵێ ئەوەی کرد زیاد ڕۆی بێ بیرەکەی زیاتر بووە بە پێی لێدانی کارێزەکە بوو کارێزی بۆ چییە ئەو بیرانە هەم موادەکەی لێ دەرکردووە هەمیش هەوای لێ وەرگرتووە دوو سوودی هەبووە گەیشتوتە هەیە ئێستا مابێ لەو بەڵێ کارێزە و کارێزانە گشتی ماوە زۆر بەشی بەکاردێ و ئاویشی تایە ئاوی شیرین و سازگارە ئاوی منتیقەیەمە هەمووی شیرین و سازگارە ئاوی تاڵمان نییە الحەمدولله باشە چەند جار ئاوایی ئۆمەرمەنان سوتاوە و کاول کراوە و لە هەمان کاتدا بە تاڵانم بردووە تاڵان کراوە بەڵێ ئەوە بە فکری من نایە لەن لە 63 چۆڵ کراوە تاڵان کراوە حرس قومی بەڵێ هاتووە هێلکەیان چیان دەستکەوتوێ بردویانە کابراتەوە بۆ تاڵان و بۆ فەرهودکردن بۆ فەرهودکردن بۆ ئەوە هاتوون خوا فەرهودیان کا بۆ خاتری قورئان لە ساڵی 74 جێشی عێراقی جێشی بەعسی دێت بۆ ئەم ناوە پەلاماری ئەم ناوادا خەڵکەکەی لێرە ڕاک بەڵام دوو برا دێنەوە دوو برا دێنەوە شەو دێنە ناو گوندەکە چۆڵە بێ ئاگر هەڵەکەن جێشەکەش ڕێگاکە نێزیکە لێرەوە
کە ئەو ناویان قاسم و کەریمە بەڵێ ئەوە ئەلێرە شەهیدە بنوان ناو گوندەکە ناو خانوەکەی خۆیان ئاگرەکەن و ڕاشیەکەن بۆ خۆیان کە جێشەکەش ڕاشیەکە ئەدینێ تۆپ تێ دەگرێت هەردووشیان پێکۆ لێ شەید باشە ئێوە نزیک بوون لە سەرڕێی پێشمەرگە و حکوومەت بەڵێ لە ساڵی هەشتا حوت چەند جار ئاو بردومان کراوە و ڕووخاوە و کاول کراوە و خەڵکەی بەجێ هێشتووە بە قورعان کاک دڵشاد مەسەلەی بردومان و ڕاکردنەکە لە حیسابانیە لەوانەیە 20 جار چۆڵمان کرد بێ و چۆتینە گوندەکانی بەدیوی ئەو دی و خاڵخاڵانە قەمیشە و دارختیار و جە لە مرد و ئەوانە ماڵیان ئەهەبی هاوکاریمانیان کردو و گەڕاوەتینەوە کاک مەسین وابزانام خەلەو خەرمان هەڵی گیرا بۆ لە ساڵی هەشتا حوت ژیان لێرە وەستە بەڵێ لە هەشتا حوت دەیەکان ڕوخان هەر سووتانیان و ڕوخانیان کەسیان دەستگیر نەکرد نەخێر کەسیان دەستگیر نەکرێمە لەبەرەوەی کە نێزیکە جادا بووین شوێنی چاکمانە بوو چەمی چاکمانێ دۆڕی چاکمانێ خۆماشە دوای ئەوش هەر لە دۆڕەکان لە چەمەکان ئاوادانمان کرد بە بەرچاوی خۆتان و مەکتەبیان سووتان بەڵێ مزگەوتیان سووتان قورعان هەر هەمووی بە قورعان و بە مزگەوت و بە مەکتەب هەر هەمویان سووتاند و تەقاند و وێرانێک باشە ئەو کاتە چەند ماڵە بوون ئەو کاتە 100 ماڵ بوون 100 ماڵ بەڵێ ماڵە فیلار و ماڵە پێشمەرگە ماڵە فیلاری لێبوو لە شارەکانەوە هاتوون فیلار بوو بە ماڵەوە هاتوون لە کەرکووکە بەڵێ ئێمە لەبەری سنووری کەرکوون خەڵکی کەرکووک بوو هاتوون لێرە فیلار چەند ماڵە فیلاری تیا بوو بڵێ ڕاکردوو لە عسکەری لەسەر بازی 15 ماڵە فیلارمانە بوو کاریتان نەکردن تەبعاً تاکید دەیچوون باشە ئەو کاتە 100 ماڵ بوون چەند مێگە لە مەڕوو بزن و ئەمانی تیا بوو 18 مێگە لە مەڕوو بزنمانە ماشەڵڵا بەر لە ئەنفالەکان بەڵێ صبح پێنا کەنێ تابێنەوەیەک شەو بەدڵ نەگری گوڵێ بلبلي صبحين بكل نقري نعمانە گۆچ خەڵکی گوندی قەمیشەی شێخ بزێنی خواروە کاتێک شۆڕشی نوێ چرای ئازادی لەسەر ترۆپکی خەڵخاڵان هەڵەکە نوعمانە گۆچ بە خۆ جانتایەکی پڕ لە نوقڵی شۆڕشی نوێ لە بن هەنگەڵ دەروێشانە و کوردانە و مەردانە و مێرخاسانە و جوامێرانە ئاوایی بە ئاوایی وڵاتی دارەمان و بانساڵەیی و بانشوان و شێخ بزێنی و قەڵازیەوە خۆی ئەگەیەنێتە مەزرای جوتیارەکان و بەشمەینەتە هەنا ساردەکانی ئاوایەکان کە ساڵێک بوو لە ئاژ بەتاڵ بێهیوا بووبوون و بێکەس خەمبار و بێ حوسەڵا لە تروسکاییەکیان ئەڕوانی چاویان بگەشێنێتەوە نوعمانە گۆچ ئەو تروسکایی قەڵەمەکەی مام جەلالی گەورە و سەرداری کوردی گەیان نییە و لەوێ لە ناو دڵیانە مۆمی داگیرسان هیوای خستە دڵە بێ هیواکانەوە هێزی خستە ئەژنوی گوندنشینان چرای بەرهەیوانی لە هەموو ماڵەکە داگیرسان زمانە لە گۆکەوتوەکانی هێنایە قسە دەوەنەکانی ماچ ئەکرد و سڵاوی لە باڵندەی ترساوەکان ئەکرد بە ناوی شۆڕشی نوێەوە شەپۆ لە وردیلەکانی کانیاوەکانی خستەوە تریقانەوە خردێلەی سەوزی لە پرچووکەزی کچانی گوندەکانەدا پیاوێک بوو لە ورە نوعمانە گۆچ تەکانی هەستانەوە بوو نوعمانە گۆچ گڕووگاڵی ساوای ناو بێشکە بوو نوعمانە گۆچ باڵندە تەریوەکانی ئاش کردەوە نوعمانە گۆچ پەپولەی فێری باڵەفڕەی ڕنگ بارانی کردەوە نوعمانە گۆچ بوو بە ڕستەی یەکەمی سەرتەختەی ڕەشی قوتابخانەکانی گوندەکانی هەموو ناوچەی گەرمیان و کەرکووک نوعمانە گۆچ ئەو کەسە بوو کە بوو بە پێشمەرگە و هەمووشانی کرد بە پێشمەرگە کوێخالی ڕیشسپی ئۆمەرامان لەگەڵ کاکە نادر هاوماڵی ئاوایی ئۆمەرمەنانن ئەوانیش تەورێک لە دەفتەرەکەی بن باخەڵی ئاوایی ئەکەنەوە بڕێباس و خواسەکەن با بچینە بەرزۆ پابۆر و لە ژوورەکەی ماڵی مام کۆخا دانیشین و سەرەتا لە کۆخالی پرسین ئێوە لە ناو شوان یان ناو شێخ بزێنین ناوشوانی ناوشوانن لە ناو شوان ئێوە چ تایەفەیەکن چ بنەماڵەیەکن ئێمە لە ئۆمەروندان دانیشین خەڵکی ئۆمەرمەنانین بەڵێ بنەماڵەی کۆخاکانمان پێڵێن
شۆخەکان و مەحمودیەکان وەکو یەکوان بە ئەسڵ یەک تایفەیە ئیتر ئەوە بەوای زەوی وینەوە جاکراوەتەوە باشە شۆخە عەلی نازانم یان ساڵی حەوتە بێ هەفتاوەشتە بێ نوعمانە گۆچ پێشمەرگە چاو نەترسە دەروێشەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان و پیاوە هەرە جوانەکەی ناوچەی شێخ بزێنی و شوان بەخۆ و جانتایەکەوە دەروێشانە خۆیەکە بە ئاوایی هۆمەرمەنانە وایە ئەو دێتە ئێرە و مژدەی شۆڕشتان پێ ئەڵێ شۆڕشی دروست بۆتەوە بەڵێ کەواتە ئەو مژدەیانی ئەیکێ هاتە ئێرە تۆوی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستانی چاند دوای ئەوەی من زانێ بێتم مامەڕێک تۆفی ڕێشە بوو خەڵکی تورکە بوو دوای ئەوە هات بە نهێنی زۆر ئاهات ئیتر وردە وردە کەس ئەوەی ئەبوو بە ڕێخستن کەس نەیەزانی باش وایە ڕاستە زۆر ڕاستە ئەوری ئاغجلەری هاتووە دوای ئەوە ڕەحمەتی شەید مەلا ئاراز بوو مەلا فەرمان بوو دوای ئەوە ئیترکا گوری ئاغجلەری بوو ئەی قارەمان عسکەری کاک قارەمان ئەسکەری برای شەیدمان بێستور و شەیدمان زۆر کادری فەریدون مامە سەلام بوو لە حیات ماون بەڵێ ئەوانە کادری کۆمەڵە بوون باشە ئەوانە چەند کەسی لەم ئاوایە کرد بە ڕێخستن واللهی ئاوایی ینی تۆ بوویت بەڵێ چیتر زۆر کەس بوو باوکی ئەم کاگنادرە کاقادر من و ڕەحمەتی کاقادر و ڕزای تەرەقە لە چەمی تەرەقە ڕۆژێ لەگەڵ تۆپەینە بەبێ ئەوەی بێتە ئۆمەرمەنان تۆپە ڕیشە یعنی ئەو سیانە بوون بە ڕێخستانە لە وێ بووین لە بەستی هینیانە گوت ئەی شەید کوردە ئاخە شەید کوردە شەید کوردە هات بەلاتان شەید کوردە خەڵکی بوو شەید کوردە خەڵکی هین بوو تورکە بوو قارەمان بوو بەڕاست قارەمان بوو قارەمانێ ئەو کاتە پێشمەرگایەتی زۆر سەخت باشە یەکەم پێشمەرگەی ئاوایی ئۆمەرمەنان چێ بوو ڕەحمە هین بوو ڕەحمەتی ئەحمە شێخ سەعید ئەحمە شێخ سەعید بوو ئەی یەکەم شەهید شەید جوامێر بوو لە تۆ ئەوم بەرەدەست ئەو کاگنادر بیخلای دەمتەوە ئێستا قساکەی کاگنادر تۆ جوامێر تەناسی جوامێر ئامۆزان بوو ئامۆزاد بوو ناوی جوامێر بوو یا هەر خۆی ناوی جوامێر بوو کەی شەید بوو لەکوێ ساڵی 1984 بوو بە پێشمەرگە بەڵێ لە تیپی 25 خاڵخاڵان لە کەرتی دووشی وەسوور بەڵێ لە شەڕەکانی قەیوان ماوەت لە هەر هەمووی بەشداری کرد بەڵێ و لە زۆر گرتنی زۆر ڕەبایە و زۆر مەسەل لێدانی قافڵە و ئەم شتانە بەشداری کرد بەڵام دوایی مخابن لە ساڵی 1985 لە هاوینی 1985 لە ڕەبایەکانی شیوەسوور لە ئیلنجاخ خواری ئیلنجاخەوە بڵێن لەسەر جادەی شیوەسوور بین شیوەسوور و شوان لەوێ لە ڕەبیەکان زۆر بوون لێدران بە سەرپەرشتی شەهیدی نەمر کاگمەلە ئاراز ئەو شەڕەکرا ئەو لێوێ شەید بوو چێ شەید جوامێر و هەشت پێشمەرگەی قارەمان لەوێ شەید بوون ئەوانی تر ناناسیت ئەوانی تر یەکیان ناویان لە بیرمە شەید شاهۆی ناو بوو کاک جوامێری ئامۆزام و شەید شاهۆی بەڕێز نەمر تەرمەکانیان لە ناو ڕەبیەکە بەجێما ڕەبیەکیان نەگیرە بەڵام هەرچەند هەوڵیاندا بۆیان نەگیرا بەڵام ئەم دوانە خۆبەختانە هێرشیان کردە ناو ڕەبیەکە لە ناو ڕەبیەکە شەید بوون جەنازەکانیان بەجێما بەڵام حەوت شەیدەکەی تر جەنازەکانیان دەرکرا ئەوان ڕژێمی عێراقی بۆ بەیانیەکەی خستیانە دوای سیارە و بردیانی بەڵێ کاگنادر ئەوە چۆخە شایەتی بۆ باوکتێ ئەڵێ یەکەم کەس بە لە ساڵی هەفتاش بووە بە ڕێخستن بەڵێ من باوکم کاتی خۆی جەلالی بووە لە دوای ئەوەی کە جەلالی بووە شۆڕشی نوێ دامەزرایەوە ڕێخستن ئەی تۆ کەی بووی بە پێشمەرگە من ساڵی 1985 بوومە بە پێشمەرگە لە تیپی 21 کەرکووک لە کەرتی تیپ ئێستا کەمەندامی سەنگەری ئێستا کەمەندامی سەنگەر شوێنەکەتان لە بنار شاخ بوو بنار لە شاخی تۆقراوە و قەمیشدەنانمان پێگوت بە شەو بە ڕۆژە بوونە دوو مەفرەزە هەمومایە لە یەک شوێن نەبین ئیتر ڕۆژێ برادەرەکان لیان قەوما خەبارێکیان بینی بوو چوو بە ناو کارێزەوە جاش خەبەری حکوومەتیدا بوو ئیتر
کارێزاناوی چییە؟ کارێزی قەمیش دەناو بەڵێ ئیتر حکوومەتدا ئیتر جەعش و حکوومەت بە تۆپ و بە RPG و بە هەموونێ لە دەوە هەتا ئێوارە لێیانتە هەل لە ئەو کارێزەیە لە ناو کارێزێ کەسیان شەید بوون نەخێر شەید نەبوون الحەمدولله ئەجا دوای ئێوە چوونە سەری دوای ئەوە ئەجا ئێمە وتمان کاکە زرمەی لە دنیا هات ئەو هەرایە بوو وتم جەماعات چوویتە سەریان کەسیان مابوو من وتم جەماعات با بگەینە سەریان تا چاڕوو ناکە نەجاتاندان لەوێ نەجاتمان باشە ئەی نان و پێخەف و ئەمانتان لەکوێنە نەوتان لەکوێنە ئەوانە وڵی تەبعاان ئەوە دێ ئیتر ئۆمەرمەندان تەخت بوو ئیتر گەڕک بە گەڕک لەو دۆڵانە خانومان کرد بوو بەڵێ بە عیلەوە ئیتر بە فەردە برنج مابوو فەردە ئارد مابوو تەنەکە ڕۆن مابوو ئیتر ئەوانە ئێمە خۆمان هەمووی چنیمانەوە ئەمان شارد هەتان نەوت ئەمان بردە ناو کارێز بە تەباخ خواردن خۆمان دروستە کرد ئەمە دوو کۆڵ و مکۆر قەدەغە بوو ئێمە خەڵک ببینێ باشە مەفرەزە خاسە ئەگەڕا ئەم هەز لە کەسەی ئێوە دوایی پێم وابێت لە عفوی ئامی ئەم سەدام سێنا چون بۆ ناو تەختەق نادیمانەکە ئەوە مستەشارێک گوتوبی من هینی ئیجازەیان بۆکەم ئەمە ئەمە بۆ قەڵاهین ئەو ژوورە کە ئێوان برد بۆ تەختەق بەێ چواردەوری ئێوە گیرا کێتان گیرە چوار نەفەرمان لێ گیرە کێ بوون یەکیان حەسەن عمەر حەمە عەزیز بوو یەکیان براتەوە بەێ برامە یەکیان یاسین حەسەن عەزیز بوو یەکیان سەعید محەممەد بوو یەکیان حوسێن ئەحمەد عەزیز وڵا یەکسەر گیرانی تر ئەو گیرانە گیران و دوای پرۆسە چوینە کەرکک لە کەرکک بووین تاقیبمان کردی تاقیبیان کرد بوو تر ئێمە لێیان نەگەڕین گوتیبیانە وڵا ئەمە چوار پێشمەرگەی بناری خەرخانە ئەلێرەین کە کاگە و گۆڕە هەڵمەکەنن ئەمە ئێمە زانین بەلەدیاوە ئەمانەمان تۆ ناسیتەوە بەێ نازیتەوە ناسیمەوە عینە هەمویان بە پشتێنەکەی براکەی من خۆڵ و دەست و بە تێل بەسرا باشە خۆشت لە کەرکک ئەگیرێیت لە هەی ئەی کەرکک ئەشکەنجە ئەدرێ اینجا ئەو بن بۆ مووسڵ لە مووسڵ ئەبن بۆ بەغدا حکمی ئەدامەدرێ ئەمە ڕاستە؟ ئەمە من بە نادیمە خۆم تەسلیم کردبوو ئیتر خۆمە خافران لەملا لەولا دەی خۆم لە ناو کەرکک منیان گرت لە ناو کەرکک ئەمیز بچم بۆ هەولێر خۆم مشارە جا بۆ هەی ئەی کەرکک ئەنجا منیان ئیستقلال منی گرت لەوێ بۆ مووسڵ لە مووسڵەوە درامە محکەمەی سەورە محکەمە وەڵا ئەمە هەمووی تعزیب و تعزیبی هەبوو تر حکمی ئیدامران منیان خسە ژوورێکەوە بەڵێ لە حکمی ئیدام شەو ڕۆژێ مام ولا ئیتر لە زابتێک نایب زابت بچی بەهار لە قاگوی کاگە علی بشرێک بخێر وتی ئیدام ناکری دەوڵەتی ئیسلامی و بەعسی عێراقی عەرەبی وەکو یەکوان بەعس ئەهات ئەم خانوە بۆن خۆشە قوڕەی ئەڕووخان و خەڵکەکەی ئەنفالە کرد کانیاوی لە تونیانە ئەخنکان درەختەکانی لە بێخەوە هەڵەکەند گەرم و جۆشی هەموو ئەسووتان داعش دەوڵەتی ئیسلامی لە عێراق و سووریا مرۆڤی کوردیان سەر ئەوڕی زۆرێک تاوانیان دەرحەق بە میلەتی ئێمە کرد و کەسیش نەهاتە جواب بەڵام ئێمە خۆمان هەڵساینەوە و بەیەکەوە وتمان سەر بۆ هیچ دانانەوێنین تەنها بۆ خودای مەزن بینێر بەڕێز و خۆشەویستەکان لە هۆمەرمەنان هەموو دەواازەکانمان خستە سەرپشت هەرچەندە سەرمایە و ڕەشەبایەکی زۆرە بەڵام نیشتیمانە و خۆشمانەوێت لە هۆمەرمەنان باسی مێژوو ژیان و گوزەرانمان کرد باسی ئازارەکان و شەهیدەکانیشمان کرد بۆیە ڕوخسەت لە خاڵخاڵان و لە باوەگوڕ ڕەخوازین و ئێمە ئەڕۆین هەتا بەرنامەیەکی و ژیانیشتری کوردستان ئەمە یاسای میلەتی کووردە ئەبێ بڵین کوردستان لە ناو دڵ کوردستان لە ناو چاو پێشمەرگە تاجیسە سەری ئێمە و
شەهیدەکانیش تا ئەبەت سەری تەعزیمیان بۆ دانەوێنین. سڵاو کەرکووک، کەرکووکی کوردستان، سڵاو کەرکووک، باوە گوڕگوڕە هەمیشە گەشاوەکەی کورد. سڵاو ناوشوان، سەرفراز بن، هەمیشە ئاوادان بن. خواحافیز.